هەوڵدەین ئەو ئاوای هەیتمان بە شێوەیەکی ڕۆکپێک ئاوی خاوێن کە دابەشیکەین بەسەر هەموو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان. زۆر جار ئێمە باسی لە ئاومان کردیە ئەو بڕە ئاوەی کە بەرهەم دێتن لە هەرێمی کوردستان بڕێکی زۆر باشە و زۆر زیاترە لەوەی کە خەڵکی کوردستان پێویستێتی چ لە هەموو شار و شارستان بگرا ڕەنگە لە یەک دوو شوێن نەبێتین ڕەنگە کێشەی ئاومان هەبیتن هەموو هاوڵاتیان وەکوێک ئاویان بۆ نەچیتن. بەڵام بە شێوەیەکی گشتی کە باسی ئاو دەکەین لە هەرێمی کوردستان لە هەموو شار و شارستان بڕێکی باش ئاومان هەیە. لە کوردستان ئێمە ڕۆژانە نزیکەی لە وەختی هاوین 2 میلیۆن متر ئاو 2 میلیۆن متر سێجا ئاو بەرهەم دەهێنین و دابش دەکرێتن. بەڵام زۆر جار دەبینین لێرە و لێرە کێشە دروست دەبێتن و ڕەنگە پێشی هەمووتان ئێوە ئاگادار بن لەو کێشانە. هۆی ئەوەش کە دەگەڕێتەوە ئەوەی کێشە ئاو لە شوێنێک دروست دەبیتن لە چەند ماڵێک دروست دەبی لە گەڕەکێک لە کۆڵانێک دروست دەبی لە گەڕەکێک بە فیرۆدانی ئاوەکەیە. چکە بەڕاستی ئەگە باسی 2 میلیۆن متر ئاو بکەی ڕەنگە 125 ئەو ئاوەی کە ئێستا باسی لێ دەکەن زیادە لە بۆ هاوڵاتیان. یعنی وەکو نمونە ئێستا باسی شاری هەولێر بکەین کە 400 متر سێجا 1000 متر سێجا ئاو بەرهەم دەهێنی لە ڕۆژەی لە ڕێگەی پرۆژەکانی ئاوی ئیفرازیەکە و ئاوی ئیفراز 2 و ئاوی ئیفراز 3 و نزیکەی 1000 بیرە. یعنی کەمیەکێکدار زۆرە. لە دهۆک بە هەمان شێوە کە باسی دەکەی، لە سلێمان بە هێمان شێوە کە باسی دەکەی. یعنی ئەو بڕە ئاوەی کە ئەنتاز دەکرێت زۆرە، بەڵام ئەو سەرفەش دەکرێتن ناو هاوڵاتیان ئەوەیە زیاترە کە تەئسیری کردیا ئاو بەڕاستی لە بۆ هاوڵاتیان نەچیتن، لە بۆ هەندێک لە هاوڵاتیان نەچی. جا لەبەر ئەوەی ئێمە ئەو ئاوەی هەیتمان بە شێوەیەکی ڕێک و پێک بە شێوەیەکی سیستەم لێ بکەین و دابەشی بکەین لە بۆ هەموو هاوڵاتیان، نەک هاوڵاتێک بۆ منە 700 لیتری بۆ بچیتن و هاوڵاتیەکیش شەوانە شەونخوینی بکە و ڕەنگە ئاوی لۆ دەچیان لە بۆ ناچی. ئاو بەخۆی لە ناو تۆڕەکانی ئاودا شێوەیەکی هایدرۆلیچیە، سیستەمێکی هایدرۆلیچیە. یعنی دائما ئاو وایە لە شوێنی نزم کە پڕ بوو ئەو لە شوێنی بەرز دەچیتن. ئەوەی ئێمە دەماندید بۆ نمونە لە شاری لە هەموو شار و شارۆچکان ئەو ماڵانەی لە شوێنیان نزمە ئیتر ئاوەکە ناگرنەوە کە ئاویش ناگرنەوە ئیتر لۆ سەرێ ناسی. خۆر نمونەی زۆریشمان هەیە ئێستا دەبینین لە هەموو شار و شارۆچکان لە هۆکارەکانیشی کە ئەوەیە ئاوەکان بە شێوێکی ڕێک ئێمە نەتوانین کۆنتترۆلمان لەسەری هەبی. ئەوەی خەڵک حەدیقەی کردیا، خەڵک تەوافەی نییە، خەڵک ئێستا ئەو نمونێکی نوێ پیا دەبووە وێنێکی نوێ ئەو مەسبەحە پلاستیکیانەیە کە پیا بووە ئیتر ئەوانە هەموو دەکاتن ڕێژەی بە فیرۆدانی ئاو زۆر بیتن. بۆ ڕێگری گرتن لەوەی ئێمە حەقی بڵێن ئەو هاوڵاتیانەی کە مەسئولەتی ئێمەیە کە ئاوی بۆ ناچی لەو هاوڵاتیانەیە کە ئاوی زۆر سەرف دەکاتن ئەو حەقانە لێرکوانە تەساوی بکەن یەکسان بکەین. ئەوەیە دانانی پیوەری ئاوە. پیوەری ئاویش ڕەنگە شتێکی نامۆ نەبی لە هەموو دنیا دانرایە، نییە بەستەنها لە کوردستان دانرا بیتون و ئێمە شتێکی تایبەت بیتون و بڵێن بەس لە کوردستان هەیە. بۆ ئەوە ئێمە کۆنتترۆلی ئەو ئاوای بکەین پەنامە برد لە بۆ پیوەری ئاو. ڕەنگە ئێوەش هەمووتان لە بۆ ئەو یەکسانیە بۆ دابشکردنەکە لەگەڵ یەکین هاوڕێینە. ئەو پیوەرانی کە داماناوە ڕەنگە چەند ساڵێک ئێمە داماناوە، بەڵام شێوەی خوێندنەوەکەی یان کۆکردنەوەکەی یا کۆنتترۆلکردنەکەی چەند جاریش ڕەنگە لە میدیاکان ئێوە ئاگاتان لێبوو ئێمە ئاماژەمان پێکردیا لە مانجیەکی 2019 دەستی پێ دەکەین. پێشی مانجیەکی 2019 ئێمە جارێکی تر هەر وەکو تێستێک دەستمان پێکرد بوو، گوتمان ئەو پیوەرە دادێنین بۆ ماوەی 4 مانگ داماننا، ئیتر کۆمەڵێک داتا هات لە بۆ هاوڵاتیانمان نارد وەکو ئاگادارکردنەوە وەکو مەسیجێک ئاگادارماکردنەوە. وتمان هاوڵاتیان ئاگاتان لەخۆ بێ ئەوەی بەو شێوەی ئاو سەرف دەکاتن بڕەپارێکی زۆر دێتەوە. لەبەر ئەوە وەکو ئاگادارکردنەوە ئەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی بە ئەرچی خۆمان هەستاین. ئیتر گوتمان دواوادە بۆ خوێندنەوەی پیوەر ئەوەی پیوەر کە دەستی پێ دەکەن لە مانجیەکی 2019 تر خۆشبەختانە ئێمە دەستمان پێکرد لە مانجیەک خولی یەکەم کە خوێنمانەوە خولی یەکەمی پیوەر لە مانجیەک دەستمان پێکرد. مانجیەک هەتا مانجسێ لە گەڕەکان لە شوێنەکان لە هەموو کوردستانڕە یعنی هەلە زاخۆ بگرا هەتا کەلار و گەرمیان بەیەک سیستەمە بەیەک داتەبێسە هەموو دەستمان پێکردیا. خوێندنەوەی پیوەرەکەش بۆ بەرچاوڕوونیتان لەلایەن 3 کۆمپانیا دەکرێتن. ئەو کۆمپانیانە هەر دەستن بە کۆکردنەوەی داهاتەکە. لە هەولێر کۆمپانیایەکە، لە دهۆک کۆمپانیا، لە گەرمیان و کەلار و لە سلێمانی و دەوروبەری کۆمپانیایەکی ترە. ئەوانە تەنیا ئیشیان کۆکردنەوەی داهاتەکەیە لە بەجێری ئەو عەقدەی کە لە گەریان کرایە لە بەڕێوەبەرایەتی گشتی ئاوڕۆکان.
بە سیستەمکردنی ئاو یەکێکە بەڕاستی لە بۆ کۆنتترۆلکردنی ئاوەکەی بە سیستەمکردنی ئاو کە ئێمە دامانە بە کۆمپانیاکە ئەوەش یەک لە سوودەکانی ئەوە بوو بەڕاستی یەکەم کەرتی تایبەت بێنێن ناو پرۆسەی خۆمان وەکو حکومەت هەموو شتەکە حکومەت نیکە دووەم ئەو بە سیستەمکردنە لەلایەن کۆمپانیاکان وای کرد نزیکەی 500 هەلی کار دروست بی ئێستا لە کوردستان یعنی ئێستا ئەو کۆمپانیانە 500 لاوی کوردیان دەرهینایە لە هەموو شار و شارچکان لەو بوارەدا ئیش دەکەن یعنی 500 هەلی کاریش دروست بوو بێنە سەر خوێندنەوەی پیوەرەکەی لەو دوایە چەند ڕۆژی دوای دەکە هاتەوە ڕەنگە دەنگۆیەک بڵاو بووە لە سوۆسیال میدیا و ڕەنگە لە هەندێک میدیا کارە ئەو شتانە بڵاو بوو هەرچەندە ئێمە ڕەنگە ڕوونکردنەوەشماندا بەڵام بە پێویستی دەزانم ئێستا لە ڕووی لە حزوری زەرابتانەوە هەر پرسیارێکی دی هەبیتن ئەوەی هاوڵاتیان طبعا لای بیبرژێنن بۆ ئەوەی ئێمە بتوانین وەڵامی بدەینەوە ئەو پرسیارانە یاخود ئەو خەلانانەی کە دروست بووە ئێمە لە کوردستاندا هەر بۆ بەرچاو ڕوونیتان نزیکەی لێرە دیارە 863,000 هاوبەشمان هەیە ئێستا ئەو داتانەی کە بۆمان گەڕاوەتەوە ئێستا ئەو داتانەی کە هاتەوە لە بۆمان یعنی زۆر جار خەڵک گلەی لەوە دەکە پارە زۆر هاتەوە یان چۆنە ئێمە دەڵێن کە ئەتوو پیوەری ئاو دادنەی لە هەموو شوێنێک بۆ نمونە 800,000 پیوەر تێ نزیکەی 650,000 پیوەرماندانایە دەبی ئەو قەناعەتەمان هەبی نسبەت لەو پیوەرانە ڕەنگە یەکەم زارە غەڵەت بخوێنتەوە یعنی وەک هەرمونێک دێنەوە ڕەنگە شەریکەی فۆردی ئەمریکی زۆر دا دەرێ وەڵە 100,000 سارێ سەحب کردەوە لەبەر ئەوەی خەلەلێک لە شوێنێکی هەبووە خۆ ئێمەش ئەگەر 600,000 پیوەر دادنین ئەگەر نسبەتی غەڵەت بیتن باوەڕکەم شتێکی منطقیە غەڵەتەکەش چۆنە هاوڵاتی ئەگەر دیتی پارێکی زۆری بەهاتەوە دەتانی سەردانی بەڕێوەبەراتیەکان بکاتن هەرێک لە شوێنی خۆی بەڕێوەبەراتی ئاوی هەولێر لە هەولێر بەڕێوەبەراتی سۆران لە سۆران بەڕێوەبەراتی بۆ نمونە کەرار لە کەلار دۆهۆک لە دۆ دەتانی سەردانیان بکاتن بۆ ئەوەی کاکە ئێمە مەسەلەن ئەڕقەمەکی نامەنطقیمان لۆ هاتەوە حەل دەکرێتن بە دوواداچوونی بۆ دەکرێت چارەسەر دەکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر داتایەکان بخەینە ڕوو بۆ نمونە ئەو هاوڵاتیانەی کە ئێستا باش دەکەین لە 800,000 کەسی لە هەموو کوردستان 800,000 هاوبەش 1000 هاوبەش لە 3 میلیۆنی بەسەرەوە زیاتر لۆ هاتەوە یعنی تەسەوور بکە لە زاخۆ و ئامێدی و ئاکرێ و دۆهۆک و بەردەڕەش و لە حدودی ئەولای بۆ نمونە هەولێر سۆران بۆ نمونە دەچێت لای سەر شەقڵاوە حاجی ئۆمەران لە ناو هەولێر لە زۆنی برۆن بۆ نمونە سلێمانی و دەوروبەری سلێمانی کەلار کفری ئەو زۆنە گەورە لە هەمووی 1000 حاڵەت هاتەوە لەو 1000 حاڵەتەی ئەکید هەندێکی هەیە خۆ دیارە بە چاو حەل دەکرێتن یعنی بۆ نمونە جەنابەت دەرێ 25 میلیۆنم لۆ هاتەوە بۆ نمونە ئێوە دیارە غەڵەتە کرایە یعنی بۆ نمونە ئەو عەدادە یاخود ئەو زابێت چووە غەڵەتێکی کردووە و جەل من لا یخطا مثلا لە جیاتی سفرەکەی ڕقەمێکی نوۆی داخل کردی سیستەمە ئەو ڕقەمەوەی هاتە ناو داتەبێسەکەی ڕقەمەک دەرچوو بەس ئەو معنانی خۆ ئێمە ئەو پارە لەسەر ئەو هاوڵاتی بووە مار ئیتر لێی دەستینین و قبول ناکەین ئیلا ئەوەی بدەن دەتوانی بچی سەردانی بکاتن ئەو جۆرە غەڵەتانە هەبووە مثلا بۆ نمونە ئەمەگەر 1000 کێسمان هەبیتن لە هەموو کوردستان یعنی هەر شارێک ڕەنگە 200-300 حالەتێکی بەردەکەوی